سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەزان ئەمڕۆ لەکوێین؟ ئەمڕۆژ لە قەزای پێنجوێنین هاتووین بۆ یەکێک لە پەیمانگاکان چاومان بە مناڵانی هاوڕێمان کەوێ کە لێرە بەشداری خولەکانی هاوینیان کردو. لەگەڵمان هابن با هەنێک گفتوگویان لەگەڵا بکەین چونکە نزیک بووینەتەوە لەکردنەوەی قوتابخانەکان با بزانین تا چەندێک ئامادەکاریان کردووە هەروەها یاساکانی قوتابخانە چین و ئەمان هیچ شتێکە زان لەسەر یاساکانی قوتابخانە لەگەڵمان هابن با بچین هەنێک گفتوگویان لەگەڵا بکەین. فەرموون چۆنی؟ باشی؟ ئەیە خوار باش بی ناوت چییە؟ یارە لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ دەرچوو بۆ سێ ئەی ئافەرین یارە وا پشووی هاوین تەواومێ وایە؟ کەواتە نزیکە بینەوە لەکردنەوەی قوتابخانە وایە؟ هەر بشی خۆ ئامادە کردووە بۆەوەی ئەم ساڵی نوێی خوێندن بە باشی ببڕی؟ ئافەرین تۆ حەزت لە قوتابخانەیە؟ چەندێک کەمیان زۆر؟ زۆر ئافەرین باشە ئێمە کە چوونە قوتابخانە ئەبێ پۆشاکەکانمان چۆن بێ ئەبێ پاک بێ یان ئەبێ پیس بێ؟ ئەبێ پاک بێ بۆچی؟ لەبەرەوەی ئەوێ شوێنێکی پاک و خاوێنە ئەبێ ئێمە پاک و خاوێن. ئافەرین ئەبێ خۆڵا پاک و خاوێن ڕاگرین ئەبێ پاک و خاوێنی قوتابخانەش لە پێشینەی کارەکانمان بێت و ئەو قوتابخانەکەشمان پاک و خاوێن ڕاگرین باشە؟ ئافەرین هەر بژی یەک چەپڕێک قایمی بۆ لێبەر. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ لانیا جان لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ دەرچوو بۆ پۆلی دوو ئافەرین کەواتە بار لە پۆلی یەک وایە؟ باشە قوتابخانە خۆتە زانی یاسای هەیە وەکو دەرەوە نییە بۆ خۆمان بە ئارەزوی خۆمان بگەڕێین و هەڵسین و دانیشین وایە؟ باشە یەکێک لە یاساکانی قوتابخانە پێ بڵێ. ئەبێ ئێمە جلەکانمان پاک بێ ئێمەش نابێ ئێمە کە خواردنە خۆی شتەکان هەڵێژین ئەبێ مەکتەبەکەمان خۆش بێت بە پاک و خاوێنی ڕای بکرین. ئافەرین باشە ئێمە ئەگەر شت فڕە بینە سەر زەویەکە ژینگەی قوتابخانەکەمان چیە؟ پیسە بێ کەواتە ئەو کاتە ئێمە تااقەتی قوتابخانەمان نامێنێ بۆیە پێویستە هەر شتێکمان خوارد پاشماوەکەی چی لێ بکەین؟ ئافەرین هەر بژی یەک چەپڕێک قایمی بۆ لێبەر. چۆنی ئەوڕێ بچکۆلانەکەم باشی؟ ناوت چییە؟ ئێلای گیان لە قوتابخانەی؟ نەچوویتەتە قوتابخانە؟ لە ڕەوزەی حەزی لە ڕەوزەیە؟ ڕەوزە خۆشترە یان قوتابخانە؟ هەردووکی ئەتەوێت زوو گەورە بی وە کۆم هاوڕێیان و بچیتە قوتابخانە؟ باشە ئەی ئەبێ مناڵ شەوان زوو بخەوێ یان درەنگ بخەوێ بۆی بەیانی زوو خەبەری بێتەوە؟ ئەبێ زوو بخەوێ وایە؟ ئێلا باشە ئەم ساڵ لە چیتە باخچە وایە؟ من گۆرانێک ئەی ڕەوزە ڕەوزە پێڵێن باخچە بە کوردی وایە؟ ئافەرین دە من گۆرانێکە بۆ بڵێم؟ باشە سمۆرە کلیکی زەردە چاوی جوانە و بێگەردە گوێی قوتە و پشتی بۆرە بریایە و فێڵی زۆرە بەدانی تیژگازەگرێ ئەتوانی ئێسخان ببڕێ ئەی سمۆرەی دارەوان گوێ زۆر خۆشە بۆ زستان هی زلزل پشارەوە هی قاکوونی دارەوە تۆ سمۆرە خۆشەوێ؟ باشە ئەی تۆ گوێزە خۆی؟ ئافەرین ئەبێ گوێز بخۆی لەبەرەوەی مێشکە بە هێزەکە باشە؟ یەک چەپڵێک قایب بۆ ئێلا. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئیلیان؟ تۆ خوشکی ئێلایی؟ بڵێ چۆن زانی؟ چونکە ناوەکاتە لێکتریەوە نزیک لە پۆلی چەندی ئیلیان؟ دەرچووم بۆ چوار. ئێلا وەنیە؟ تۆ ئێلا ئیلیان ئەو ئێلا وایە؟ ئافەرین لە پۆلی چەندی؟ دەرچووی بۆ چوار ئەی ئافەرین هەر بشی باشە پێم بڵێ ئەبێ ئێمە کە چوین بۆ قوتابخانە هەر لە خۆمانەوە قسە بکەین کە مامۆساوانەکانمان بۆ شیەکاتەوە؟ ئەی باشە پێویستە لە قوتابخانە چۆن دانیشی؟ ئەبێ بەڕێزەوە دانیشی باشە ئەکرێ مامۆسا کە یەکێکمانی هەستان ئێمە هەستین لە شوێنی خۆمانەوە قسە بکەین؟ نابێ ئەبێ مامۆسا هەتا ڕێگەمان پێ نەیە نابێ ئێمە هەستین و شت بڵێن وایە؟
ئافرین کەواتە بێ بە بێدەنگی لە شوێنی خۆمانەدانیشین هەتا مامۆساڵمان لەسێنێ وایە؟ هەر بشین ئەدی چیمان پێشکەشەکەی؟ وەراوە گۆرانی چی ئەزانی؟ وەڵا هیچ نازانم. هیچ نازانی؟ باشە یارچە بڵێقاوی بۆ لێمان هەر بشین چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ دانیا؟ دانیا ئەوە کێ ئەوە قشی جوان بۆ چاکرد؟ ئەی خۆ نازانی؟ خۆش نازانی؟ ئافرین ئادی قشی منیش وەکو قشی خۆ و جوانکە کە جوانە باشە تۆ چوویتە قوتابخانە؟ لە پۆلی چەندی؟ دەرچووی بۆ پۆلی 2 ئەی ئافرین باشە شەوان زووە خەوی یادرە زووە خەوی باشە ئەی نانی بەیانیە خۆی؟ ئافرین مناڵ ئەگەر نانی بەیانی نەخوا تااقەتی قوتابخانەیە بێ؟ تااقەتی قوتابخانەی نابێت بۆیە پێویستە ئێمە بەیانیان نان بخۆین ئەبێ میوەش بەرین لەگەڵ خۆمانە بۆ قوتابخانە وایە؟ ئافرین هەر بشی ئەدی گۆرانی شتە زانی لە قوتابخانە فێریان کردبی؟ ئەدی گۆرانیکی خۆشم بۆ بێ گەروێشک لانە ولانە گوێی لاسەر پشتانە چاوین و قەت برخا برخ ڕێوی هات و وتی بخ خۆش بوو ئافرین یەکسە بڵێقاوی بۆ لێمان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ بەخشندە بەخشندە دڵنیام تۆ کەسێکی زۆر بەخشندەشی وایە؟ لە پۆلی چەندی بەخشندە؟ لە پۆلی 3 ئافرین باشە بەخشندە با پرسیارێکی لێ بکەم ئەگەر ڕۆژێ چووتەوە ڕۆژێ لە قوتابخانەیە یەکێک لە هاوڕێکانە نهاتەوە تۆ هاوکاریەکەی لە وانانەی کە خوێندەبووی؟ ئافرین بۆچی واکەی؟ لەبەرەوەی ئەویش زیرەک بێت لەبەرەوەی ئەویش زیرەک بێ وەکو خۆ وایە؟ کەواتە تۆ کەسێکی زۆر بەخشندەی هەر بەشی بەخشندەیان یەکچە بڵێقاوی بۆ لێمان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئانیسا گیان لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ لە پۆلی 2 ئافرین ئانیسا پێم بڵێ ئێمە وا نزیک بووینەتەوە لەکردنەوەی قوتابخانە وایە؟ باشە ئێمە ئەبێ بە پۆشاکی ماڵەوە بچین بۆ قوتابخانە؟ یعنی جلی ماڵەوە لەبەرکەین بڵێ بەو جلانەوە چم بۆ قوتابخانە؟ بۆچی؟ لەبەرەوەی قوتابخانەی یاسای خۆی هەیە شوێنێکی تایبەت و پیرۆزە ئێمە پێویستە بە پۆشاکی قوتابخانەوە بڕۆین لەبەرەوەی هەمومان وەکو یەک خوێندکارین و پێویستە هەمومان وەکو یەک ڕێز لە قوتابخانە بگرین وایە؟ حەزت لە قوتابخانەیە؟ زۆریان کەم زۆر ئافرین کەواتە لە داهاتووە بەو هیوایان بی بە کەسێکی باش بۆ خزمەتی وڵاتەکە و باشە؟ هەر بشی یەکچە بڵێقاوی بۆ ئانیسا چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ژیر کاکە ژیر لە پۆلی چەندی؟ لێک دەرچم بۆ 2 لێک بووی دەرچووی بۆ پۆلی 2 ئافرین باشە پۆلی 1 خۆشتر بوو یا پۆلی 2 خۆشە؟ پۆلی 2 لەبەرەوەی گەورەترە بی ئەچیتە قۆناغێکی تری خوێندن وایە؟ باشە پێم بڵێ هاوڕێوەیە لە قوتابخانە؟ باشە مناڵەکان ئەبێن لە قوتابخانە شارەکان بۆچی؟ لەبەرەوەی نەک ئەوە ئەگەر مامۆساش لێ و تووڕە نەبێ پێویستە مناڵان تەبا بن بە یەکەوە بێ یاری بکەن نابێ هیچ کاتێ شەڕکەن وایە؟ هەر بشی ئافرین یەکچە بڵێقاوی بۆ لێمان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ماریا گیان ئەو کڵاوە جوانەی کەوەی کڕێبی؟ دایکم بەڕاستە؟ ئافرین ئەو بۆ منیشە بێ و کڵاوە؟ نابێت لەبەرەوەی کچانێ وایە؟ ئافرین ماریا لە پۆلی چەندی؟ 2 لە پۆلی 2 ئەی ئافرین ماریا حەزت لە قوتابخانەیە؟ باشە ئێمە ئەبێ کە ئەچین بۆ قوتابخانە هیچ وانەیەک نەخوێنین بۆ خۆمان لە ماڵەوە یەکسەر بخەوین یان هەر یاری بکەین؟ ئەبێ سعی بکەین ئافرین ئەگەر سعی نەکەین سەرکەوتووە بین؟
نا سەرکەوتوو نابین وایە؟ ئافرین کەواتە بۆ ئەوەی ببین بە کەسێکی سەرکەوتوو ئەبێ هەوڵ بەیت تێبکۆشین وانەکانمان بخوێنین وایە؟ هەر بشی ماریاگیان ماریا چی پێشکەشەکەی؟ گۆراوە گۆرانی چییە زانی؟ من گۆراوەیەکی خۆشە بۆ بڵێ ئەڵێ هەی ملەکەوە بۆچی داماوی بۆچی واکەوە و شین هەڵگەڕاوی بۆ ڕەنگی خاکی لە ڕوود براوە بۆ سەوزەگیات لێ نەڕواوە خۆش بشارەکەم تۆ ئەوە نازانی ئەبێ ئەوە بزانی لەبەرەوە ملەکەوە لە ناوچەی ئێوەیە و شارەکەش بەسەر ناوچەی ئێوەیە وتراوە وایە هەر بژی یەک چەپڕێکای بۆ ماریاگیان چۆنی؟ باشی ناو چییە؟ نالی؟ ئافرین بۆ هیوایان کە وەکو نالی شاعیری مەزن خۆشببی بە شاعیرێکی زۆر باش نالی گیان لە پۆلی چەندی؟ لە پۆلی سێ ئافرین نالی لەکردنەوەی قوتابخانە نزیک بووینەتەوە وایە؟ باشە ئێمە ئەکرێ لە پۆلا دانیشین بۆ نمونە مامۆساکەوانەمان بۆشیەکاتەوە ئێمە مامۆسا بە ناوی خۆیەوە با بکەین پێی نەڵێن مامۆسا؟ نابێ بۆ نمونە مامۆساکە و ناوی مەکرە ئەبێ بڵێین کاک بەکر ئەبێ پێی بڵێ چی؟ ئەبێ پێ بڵێ مامۆسا بەکر بۆچی؟ چونکە لەبەری ئەو لە ئێمە گەورەترە دەستمان پێڵێ ئەبێ ئێمە پێ بڵێ مامۆستا ئەو مامۆسایە و پێویستە وەکو خۆی ڕێزی لێ بکەین وایە؟ هەر بشی ئافرین یەک چەپڕێکای بۆ کاکەنانی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ئاریۆسیان لە قوتابخانەی؟ چیتە مەکتەب؟ ئافرین لە پۆلی چەندی؟ لە پۆلیە ئاریۆس بۆ ئەوەی لە قوتابخانە سەرکەوتووبی ئەبێ شەوان زوو بخەوی بۆ ئەوەی بانیان زوو لە خەواسی ئەبێ میوە بخۆی ئەبێ خواردن بخۆی باشە؟ ئافرین ئەی وەرزشەکەی؟ حەزت لە وەرزشە؟ ئەبێ وەرزشیش بکەی بۆ ئەوەی گەورە بیت و باڵا و بەرز بێ و باسوودەکان نەبەیەزوێ باشە؟ هەر بژی یەک چەپڕێکای بۆ ئاریۆس چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ کێ؟ داناسیان لە پۆلی چەندی؟ نەچوویتە قوتابخانە؟ ئەی حەزەکەی زوو بچی؟ ئەم ساڵە ڕۆی؟ باشە ئەبێ وەکو هاوڕێکانە تۆش لە ماڵەوە پاک بخاوێن بی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بانیان سووەسری ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوەش بخۆی باشە؟ ئافرین یەک چەپڕێکای بۆ داناسیان چۆنی؟ باشی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەی ئەحوال باش بی ناوت چییە؟ ستایش یان لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ دەرەچی بۆ شەش ئافرین ئەڵڵا لەو قشە جوان و پاک و درێژە باشە بۆ ئەوەی قشمان درێژ بێتەوە ئەبێ چی بکەین؟ ئەبێ خۆمان بشۆین ئافرین قژەکانمان دابهێنین ئافرین ئەبێ پاک و خاوێن ڕێگرین وایە؟ باشە ئەگەر قژە ئاوا درێژ بێت و نەیشۆی چی لێ؟ پیس دەبێت بۆنی ناخۆشە بێ وایە؟ دوای کەسیش تاقەتی هاوڕێتیمانی نابێ تۆ هەمیشاوە پاک و خاوێن ڕاگری هەر بشی ستایشیان وتە لە پۆلی چەندی؟ لە پۆلی شەش ئافرین ستایش نزیک بووینەتەوە لە کردنەوەی قوتابخانە وایە؟ تۆ خۆ ئامادە کردووە بۆ ساڵی نوێی خوێندن؟ باشە دەوێت چی بکەی ئەم ساڵ؟ ئەمەوێت لەگەڵ هاوڕەکانمان بە ئاقڵ بین و لەگەڵ مامۆستاکانمان بەڕێز بین و پاکوخاوێنی قوتابخانەکەشمان ڕابگرین ئەی ئافرین باشە کەواتە ئەتەوێت ئەم ساڵیش وەکو ساڵانی تر خوێندن بە سەرکەوتووی ببڕی هەر بژی کەواتە چاوەڕێ ئەو لێکی لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە باشە ئیشەڵڵا ستایش چیمان پێشکەشەکەی؟ پەند ئەی هەوار گوێی لێ بگرن زانی پەندەکەی چییە؟ فەرموو ستایشیان هەندێکی جوان زمانە ڕابێنە لەسەر قسەی حەق بە ئەدەبەوە نەوەک بە ناشرینی ئەو پاچە گۆشتەی لەناو دەمایە کە لیلی دیرگای خێر و بەڵایە
هەروەکو دەرگای خێر دەکاتەوە سەری زۆری بەڵای شەڵ دەداتەوە. ئافرین کەواتە بەندەکەی تۆ باسی زمانەکە وایە ئەڵێ ئەبێ ئێمە ئەگامان لە زمانمان بێ لەبەرەوەی ئێمە لە ڕێی زمانەوە ئەتوانین شتی باشی پێ بکەین و شتی خراپ پیشی پێ بکەین وایە هەر بشی تۆ حەزت لە پند و ئەم شتانەیە؟ ئافرین ئەمە لە کێوە فێر بووی؟ ئەوە بە یارمەتی دایک و باوکمەوە. ئەی ئافرین هەمیشە ئاوا بەردەوام شتی باش پێر بە هەمیشە ئاوا شتە باشەکانی خۆشە هاوبەشی پێ بکە لەگەڵ هاوڕێکات تا باشە هەر بژی ستایشگیان دەست خۆش یەک چەمڕێکایی بۆ لێ من چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ کانی ئەی ئافرین کانی گیان لە قوتابخانەی لە پۆلی چەند؟ لە پۆلی دەرچی بۆ پۆلی دوو؟ ئەی ئافرین حەزی لە قوتابخانەیە؟ ئافرین کانی باشە با پرسیارێکی لێ بکەم لەسەر قوتابخانە ئەگەر بینی و یەکێک لە بەلوعەکانی قوتابخانەکە بەردراوەتەوە تۆ چیەکەی؟ ئەیگریتەوە وایە بۆچی ئەیگریتەوە؟ لەبەرەوەی بۆی ئاوەکە زۆر سەڕب نەکەی لەبەرەوەی ئاوەکە بە پیڕۆ نەڕوا وایە؟ ئافرین هەر بشی یەک چەمڕێکایی بۆ لێ من دەست بۆ باس چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ چی؟ ئێرما؟ ئەی لەو ناوە ئێرما ناوەکە زۆر خۆشە زانی؟ باشە تۆ لە قوتابخانەی؟ نەچووتێتە قوتابخانە؟ ئەی لە باخچەی؟ ئەی تۆ چەند ساڵی؟ ئەدی بزان بۆ چەندە یەک دوو سێ چوار پێنج وایە؟ ئەی حەزت لە باخچەیە؟ باشە کەواتە ئەم ساڵ ئەگەر چووتە باخچە ناڕۆم بە باخچە ڕۆی بۆ ڕەوزە ڕۆی بۆ ڕەوزە؟ ڕەوزە و باخچە هەر یەکێکە بەس بە کوردەکە پێ ئەڵێن باخچە بە عەرەبی پێ ئەڵێن ڕەوزە وایە؟ ئافرین کەواتە ئەم ساڵ کە چوویتە ڕەوزە یان باخچە پێویستە پۆشاکەکان ئاوا پاک و خاوێن و جوان بێ ئەبێ لەوێ فێری گۆرانی بی فێری شانۆیی بی باشە؟ باشە؟ ئافرین یەک چەمڕێکایی بۆ لێ بەر دەست چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ لاوی؟ لاوی گیان ئەی تۆ وەکوم هاوڕێ و نەچوویتەتە ڕەوزە؟ نەچووی؟ حەزەکەی زوو بچیتە ڕەوزە؟ باشە کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی بەیانیان زووەسی ئەبێ وەرزشکەی ئەبێ میوە بخۆی نابێ هارەهاریکەی نابێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلیشکەی باشە؟ ئافرین یەک چەمڕێکایی بۆ لێ بەر دەست چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ سان لە پۆلی چەندی؟ دەرەچی بۆ سێ ئەی ئافرین سان قوتابخانەکە و خۆشەوێ؟ باشە ئەگەر بینی و مناڵێک ئەیەوێ پەنجەرەی قوتابخانەکە بشکێنێت تۆ چیەکەی؟ من ڕێگری لێڕم ڕێگری لێکی بۆچی؟ بۆ ئەوەی نێشکێنێ لەبەرەوەی قوتابخانە موڵکی هەمومانە پێویستە ئێمە قوتابخانەوە و چاومان بپارێزین وایە؟ ئافرین هەر بشی یەک چەمڕێکایی بۆ لێ بەر ئەحواڵە چۆنە؟ ئەی ئەحوال باش بی ناوت چییە؟ ژیرێکیان لە پۆلی چەندی؟ لە پۆلی حەوت ئافرین هەر بشی ژیر ئێمە کاتی بۆ قوتابخانە ئەبێ نینۆکەکانمان درێژکەینەوە؟ بۆچی؟ لەبەرەوەی پاڵخۆیانی ڕێگرین پیس ئافرین باشە ئەی ئێمە کە چووینە قوتابخانە پێویستە ڕێز لە مامۆسا و کەسانی دەور و بەرمان بگرین؟ بەڵێ بۆچی؟ لەبەرەوەی لێمە گەورەترە ئەوان پێشەوەی ئێمەی ئافرین کەواتە ئەبێ ئێمە ڕێز لە مامۆسا بگرین ڕێز لە کەسانی دەور و بەرمان بگرین باشە ئێمە ئەبێ لەگەڵ هاوڕێکانمانە شەڕکەین؟ نەخێر ئەبێ ئێمە هاوڕێتی لە نێوانمانە هەبێ ئەبێ خۆشەویستی لە نێوانمانە هەبێ وایە؟ هەر بشی یەک چەمڕێکایی بۆ لێ بەر دەست هەر بشی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ڕاوین گیان لە پۆلی چەندی؟ دەرچم بۆ چوار دەرچووی بۆ چوار؟ ئافرین ڕاوین ئێستا لە پشوویان بینین وایە؟ نزیکە بینەوە لە چی؟ مەکتەب لە کردنەوەی قوتابخانە
وایە وایە. خۆ ئامادە کردو بۆ ساڵی نوێ خوێندن بەڵێ. ئەتەوێ ئەم ساڵی نوێ خوێندن چی بکەیت؟ هەوڵ بەم و زیرە بم بووی دەچم بۆ پۆلی پێنج. ئافرین ئەتەوێ هەوڵمەیت و تێبکۆشیت و دەرچی بۆ پۆلی پێنج. ئەی باشە بۆچی بەشداریم کردووە لە خولی هاوینەیە؟ بۆی زیرە بم بۆ مەکتەبەکەم و دەچم بۆ پۆلی پێنج. بۆ ئەوەی وانەکانیشی بەهێزکەی وایە؟ هەر بشی باشە تواڕێوەی لە قوتابخانە؟ بەڵێ. باشە زۆرە خۆشەوێن؟ بەڵێ. هەر بشی کەواتە بێ ئێمە هاوڕێیەتیەکانمان بتەو بێ بۆ ئەوەی کە لە قوتابخانە هاوکاری یەکتریکەی نەگەر یەکێکمان لەوانەیەک تێنەگەیشت ئەوانەی ترمان هاوکاریکەین باشە؟ هەر بشی یەک چەمرەکانی بۆ لێمە جۆنی باشی ناوت چییە؟ باران. ئاوارە؟ باران. باران؟ بارانانی دەستی لامە بەدەمتەوە؟ ئافرین ئۆلوتە بە چی وایاتۆ باران؟ کەوتم. کەوتی؟ ئۆی باشە بۆ ئاگاو لە خۆ نابێ پێویستە سەیری بەردەمی خۆکەی لە کاتی ڕۆیشتنا بۆ ئەوەی نەکەوی جارێکی تر باشە؟ باران لە قوتابخانەی لە پۆلی چەند؟ لە پۆلی یەک؟ ئافرین باشە باران ئێمە ئەگەر لە قوتابخانە شت بڕشین لەسەر زەویەکە کارێکی ڕاستمان کردووەیان هەڵە کارێکی هەڵەمان کردو بۆیە پێویستە شت بکەین لەکوێوە سەتڵە خۆڵەکە ئافرین یەک چەپڕێکای بۆ بارانگوێ دەست جۆنی باشی ناوت چییە؟ ئەژی ئەژییان لە قوتابخانەی؟ باشە ئەژی لە پۆلی چەندی؟ لە پۆلی یەک ئافرین ئەژی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ مامۆستا. مامۆستا ئافرین ئێمە کەواتە ئەبێ ڕێز لە مامۆستا بگرین لەبەرەوەی مامۆستا پێشەوەی هەمومانە مامۆستا وامان لێکە خوێندن تەواوکەین ئیتر ببین بە پزیشێک بە مامۆستا ببین بە هەر کەسێک ئەوەیە مامۆستا فێرمانەکە وایە؟ هەر بشی یەک چەپڕێکای بۆشی گیان دەست چۆنی؟ باش. باشی ناوت چییە؟ سیدرا. سیدرا؟ سیدرا لە پۆلی چەندی؟ سێ. لە پۆلی سێ ئافرین سیدرا هاوڕێوەی لە قوتابخانە؟ باشە پێکەوە چۆکەم بۆ قوتابخانە؟ ئافرین سیدرا مناڵ ئەبێ کە ڕوون بۆ قوتابخانە بەسەر شۆستەکەیان ڕوایان بەسەر شەقامەکانە؟ بەسەر شۆستەکە. بۆچی؟ ئەگەر بەسەر شەقامەکە بڕۆی کارێکی هەڵە. ئافرین کارێکی هەڵەیە ڕەنگە ڕووداوی یا دوو چۆت بێ وایە؟ هەر بشی یەک چەپڕێکاوی بۆ لێمان دەست ئافرین جۆنی باشم. باشی؟ باش. ناوت چییە؟ کارین. کارین؟ بەڵێ. کاریجان لە پۆلی چەندی؟ چوون بۆ سێ. چون بۆ سێ ئەی ئافرین هەر بشی کارین ساڵی نوێی خوێندن وا دەست پێکە وایە؟ تۆ چ ئامادەکاریکە کردو بۆ ئەم ساڵی نوێی خوێندن؟ سایم کردووە زیرەک بووم دەستم بەرز کردێتە بۆی مامۆستا بمسێنێ. ئافرین کەواتە خۆ ئامادە کردووە و وانەکانە بە باشی خوێندووە بۆ ئەوەی ئەم ساڵی نوێی خوێندن لە وانەکان تا زۆر باش بی وایە؟ هەر بشی باشە چیمان پێشەشەکەی؟ گۆرانی. ئادی گۆرانێک سمۆرە کلکی زەردە چای جوان و بێگەردە گوێ قوتە و پشتی بۆرە وریا و فێڵی زۆرە بەدانی تیشگا زەگرێ بەدانی تیشگا زەگرێ ئەتوانێت ئێسقام ببرێ ئەی سمۆرەی سمۆرەی دارەوە زۆر خۆشە بۆ زستان ئیزل بشارەوە بیخاکونی دارەوە ئافرین یا چۆڵێکانی بۆ لێ بەر چۆنی؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ بەنگین. بەنگین؟ بەڵێ. بەنگین گیان تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ 6. لە پۆلی 6 ئافرین هەر بشی بەنگین تۆ بۆچی هاتووی بۆ خولام ساڵ؟ بۆی فێری خوێندن و خوێندنەوە. ئافرین کەواتە پشووی هاوینەکە و لێرە بەسەر بردو وایە؟ وانیزیشی شەبینەوە لە قوتابخانە وایە؟ بەڵێ. کەواتە خۆ ئامادە کردو بۆ ساڵی نوێ خوێندن؟ خۆم ئامادە کردو بۆ ساڵی خوێندن بۆی لە دەرجەکانمە دەرچم و زیرەکیش بم. هەر بشی ئافرین کەواتە بێ لە قوتابخانەش هەوڵێکی باش بی وایە؟ هەر بشی ئەدی چیمان پێشکەشەکەی؟ مەتەڵ. ئەدی لەناوە سەوزە لە دەرە زەردە. هینە شقارتەیە؟ نە. کیسە؟ نە. گوێزە؟ نە. بەڕووە؟ نە. چییە تۆ نازانی؟ نازانم. پیاسە؟ نە. شێرە؟ نەوەڵە. تیمساحە؟ هیچیان نییە. ئەی چییە؟ بۆقێکە لەناو تەکسیە.
وەک لە ناو تەکسیە هەوتەمە خۆچی بێ ئەی ئافرین یەکشەم ڕێی قایمی بۆ لێبان ئافرین ناڵە ئازیزەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم هاوڕێیانەمە لەبەرەوەی بۆم دەرکەوت کە هەمویان ئامادەکاریکی باشیان کردو بۆ ساڵی نوێ خوێندن بەو هیوایم کە ئێوەش گوێتان لە قسەکانی ئەمان گرتبێ و سووتان لە گفتوگۆکانی ئەمڕۆمان وەرگرت بێ لێرەیە کۆتاییمە بەرنامەکە مێنە هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز